سڵاوتان لەبێ کاتەوە کاتێکتان باش ئازیزان و خۆشەویستانی کورسات من لە کارگەی کەلتورم لە شاری سلێمانی لەو شوێنەی کە دەستگای میدیایی کورسات ئامادەی کردووە بۆ نمایشکردنی تەواوی یاریەکانی جامی جیهانی 2026 کە لێرە تەواوی یاریەکان نمایشەکرێن و شاشەیەکی زۆر گەورە دانراوە با کوالەتێکی بەرز کە تەواوی یاریەکان نمایشەکات و ئەتوانن ئێوە لەگەڵ خێزانەکانتان لەگەڵ هاوڕێکانتان و عاشقانی تۆپی پێ لێرە کۆ بنەوە بۆ بینینی یاریەکان کە لێرە بینینی یاریەکان چێژێکی زۆر زیاتری هەیە لەگەڵ ئەوەی کە یاریەکان لێرە نمایشەکرێن لێرە چەند کۆشکێک ئامادەکراوە کە جۆرەها خواردن و خواردنەوەی سارد و گەرم لێرە ئامادەکراوە ئەتوانن یەکێک لە ژەمەکانتان بێن ئێرە لەگەڵ بینینی یاریەکانە چێژی زیاتر ببینن لەو خواردن و خواردنەوانەی کە لێرە ئامادەی هەیە توانن یادگاریەکانتان تۆمار بکەن بە بۆنی قاوەیەکی زۆر خۆش و لەگەڵ شەربەتێکی سروشتی و فرێش کات سڵاو بێ کاک سەیف تۆ چۆنی چۆنی ڕۆحەکەم خەریکیتەوە وڵا خەریکی قاوا ئامادەکردن و بە دیاریاریەوە شوێنەکەمان زۆر تایبەتە ڕێک بەرامبەر شاشەکەی بەرامبەر شاشەکەن و یاریەکانی شەبینن ئەوەی کە لێرە بینیم یەکێک لە کۆشکەکان سانکافەیە کە جۆرەها قاوەیان لێرە ئامادە کردووە جۆرەها شەربەتی سروشتیان لێرە ئامادە کردووە شەربەتەکانیان هەمووی فرێشن ئەتوانن بێن لێرە لە گەرم و گوڕی یاریەکانە شەربەتێکی ساردیش بخۆنەوە یان یەکێک لە جۆرەکانی قاوەیان لا تاقی بکەنەوە کاک سەیف چیتان هەیە ئێوە ئێمە جۆرەکانی قاوە کە خۆمان لێرە کاری ڕۆستی بۆ کەنواتە برژاندن قاوەی ئەسپرسۆ قاوەی عەرەبی قاوەی تورکی وە لە هەمووی گەرنگترەوەی قاوەی قەزوانمان هەیە بێشەکرە کە خۆمان لێرە ئامادەیەکەن بە قەزوانی کوردی خەڵگەڵەیەوە قاوە نییە بەڵامی تر بابەتەکە ڕێک لەگەڵ تایبی قاوەیە هەرەبێ بەوترێ قاوە لەگەڵ شیرە ئامادەکرێ شتێکی زۆر خۆش و بێ کافاینە قاوەکەی ئەوە چی جیاکاتەوە لە قاوەی هەر شۆنێکی تر کە وا لەو کەساناکات کە یەنە کارگەی کەلتور بۆ بینینی یاریەکان ئەبێت قاوەیەک تاقی بکەنەوە قاوەیەک بخۆنەوە لای ئێمە ئەو قاوانەکە جیاکاتەوە لە شوێنانی ترە خۆمان لێرە کاری برژاندنی بۆکەین و هەروەها قیاساتێکی خۆی هەیە بۆ منە هەفتە بەسی 50 بە 50 60 بەچ لە ئەم جۆرە قاوەیە و بابەتی ئەسپرسۆیە با باقی شتەکانی تر هەمووی لێرە ینی هەمووی زانیارەکانی چەند ساڵە هەمانە کۆمان کردوەوە تا توانیمان ئەم قیاساتانە دانین بۆ ئەم قاوانە کە ئێستا خۆمان لێرە کاری ڕۆستی بۆکەین اینجا تۆ یەشتم بۆ ناکەی بۆ نەیە لێرە سەیرەکە بکەین ئێستا ئێمە ئۆدیۆسی یاریەکەکەم پێم بڵێ ئەمانە چێم جوانە چێداتان ناوە بۆ داتان ناوە ئەمانە ئەمە قاوەی سەرلممان هەیە قاوەی قەزوانی بێشەکە لەگەڵ تورکیە و عەرەبیە لە سەرلم ئامادە ئەکرێ بۆچی خۆتوانی تۆ بەستیمی جیهاز دروستەکە ئەمە جیهازی ئەسپرسۆیە ئەبێ ئەو قاوانە لەسەر خۆی بکۆڵدرێت یعنی ها وردە نابێ یەکسەر ئەمە بە زەختی ئاو ئیشەکەت ئەمە پێڵن ئەسپرسۆیە ئەمە فەرق و جیاوازیە ئەوەشمان هەیە ئەمە پێڵن دەلای عەرەبیە ئەمە خاصی قاوەی عەرەبیە پاش قوڵاندنی قاوە باڵێ خۆیەتی پاش قوڵاندنی قاوە توانی تۆ خەڵتەکە بگریتەوە بەس ئاوەکە یعنی با بڵێن قاوەکە بە سافی خیتە ئێرە و اینجا پشکەشی میوانەکانەکەیت بەڵام قاوەی تورکی ئەکرێتە یان قەزوانی کوردی ئەکرێتە ئەو چ زوانە و ئەتوانی یەکجار بەکاری بێنیت و ئافێتێ بێ سەیف لە بەهۆی ماندۆتی ڕۆژەکەەوە بێوێت قاوەیەکی زۆر تایبەت بۆ خۆی ئامادە بکات لە ئەمەیە ئامادەیەکە دیالێکێک لەم جەزوانەی ئامادەیەکات بە بەلمەکە یان بوو ئامێرە بەس ئەسپرسۆ حەز لێ زیاتر لەبەر ئەسپرسۆکە هێزێکتەیاتێ کافاینیتیایە هەمووی کەس وابزانمە توانێت لە ڕۆژێکە سێسا بە هەڵەنە بم 2 سایان بۆ 300 میلیگرام کافاینە لە سینگل وازم گۆڵش کرد وابزانم گۆڵش کرا من هاتۆ سەر لێتێک بۆ نێتە ئێرە هەر بە یەکەوە سێریارەکە بکەین لە سینگڵێکە وابزانم 6 بۆ 75 میلیگرام کافاینیتیایەتەوە توانی واتە 2 سینگڵ 3 سینگڵ و بخۆی لە ڕۆژێکە بۆیە حەزەکەم ئەسپرسۆ تاقیب کە نەجا بە تایبەتی ئێمە پێڵین سوودی پرێسۆ ئێمە ئەسپرسۆ لە ئێمە نەماوە ڕۆژی چەند قاوا خۆیتەوە سیان چواری تر برادران ناڵن زیاتر بخۆم یاڵە قاوەیەک ئامادەکە سە منێمەوە دیەوە یاڵە با بچینە ئەو دیوە بزانین چۆن ئەم قاوەی ئامادەکەن خەریکی چین و چی تریشمان هەیە ئێستا مشتری داوای کردووە حەزەکەم تۆ تاقیبکەیتەوە نازانم ڕۆشتۆتەوە مشتریەکە کووە وەڵی نازانم لەواچە تیبەکەی گۆڵی لێکراوە هەر لە خۆی ڕۆشتەوە ئافێتی بزانین چۆنە باوکەڕاتەوە قاوەکە تازە من خواردم کاکە سابووەتەکەم لەسەر چاو ئێستا بەسەر چاو لە خزمەتم ئەمە قاوەکان ئەمە قاوەکان باشە ئێوە ڕۆژانە لە ساعت چەند بۆ چەند لە کارگەی کەلتور
ئامادەیتان هەیە و لێرەن ئێوە لە کاتی هەموو نمایشی یاریەکان لێرەن؟ بەڵێ ئێمە هەر لەگەڵ جەماعەتی کورسات و لەگەڵ ئەو برادرانە کە دراوسێمانی لێرە ئێمە تەڵام پێش یاریەکانینەوە شتەکان ئێمە ئامادەکەین چکە شتەکانی ئێمە فرێشە بابەتی لیمە و پرتەقاڵ فرێشە بێ حازرێکین پێشوەخت و هەروەها گە لە قاوە ئێمە شتی ساردیشمان هەیە بۆ پێشوەخت بین کەواتە ئێستا بابینە لای ڕەنگەکان بزانین ڕەنگەکان چییە و شەربەتەکانی کە لێرە ئامادە ئەکرێت چییە بەڵام سەرەتا بە ئەلەمەوە دەست پێ بکەین ئەمە چییە؟ ئەمە ژگە لە قاوەکان کە خۆمان کاری برژاندنی بۆکەین تامەکان سیروب هەر خۆمان لێرە ئامادەیەکەین هەر خۆمان دروستێکە لێرە ئەم تامە کە تۆ لێرە بینی هەمومان تایگەرمان بینی لە قوتووە ئەنەرژیەکە بەڵام ئێمە لێرە ئەتوانم بڵم لە سلێمانیە سانکافێ توانێتی تایگەر فرێش ئێمە وای پیاڵێن تایگەری فرێش اینجا ئەو خواردنە ساردەکە ئێمە سا لێرە دروستەکەین تایگەر مەمانگۆی فرێشە خۆمان لێرە دروستەکەین چەند جۆرتان هەیە باسی گوێزە بۆکردن گوێزەکە کامەیە؟ تقریباً 20 تامان هەیە گوێزە شووتیە پرتەقاڵە مۆزە ئەنەناسە ئەو تامانە کە لە بازارە خواستی باشی لەسرە و ئەو کۆمپانیانە کە پێشتر هەبوون لە سلێمانیا لە شارەکانی تر ئێمە توانیمانە ئەگەر هەمان تامن دەرنەکەین لەوە نزیک بووینەوە با گوێزەکە ببینم لە خزمەتان بەسەر چاو ئەحمەگانی گوێزێکمانەیە بەشیر بۆ کۆتەوە طبعاً بەشیر بکرێ خۆشترە من بەس حەزم کرد ببینم نایخۆم وڵا ئەمە گوێزەکەی گوێزی هندیە اینجا ئەگەر دقت بیت هەر خۆمان لێرە کاری ئامادەکردنی ئەم تامی گوێزە ئەکەین هەر بەناوی سانکۆفی دەستان خۆش بێت باشە ئێستا کاتیەوە هاتۆ باسێکی شربەتە فرێشەکانم بۆ بکەیت ئەمەتان داناوە کە میوەکانتان تێکردووە تامی میوەکانە باشە باسێکی ئەو شوشانم بۆ بکەیت وە شربەتە فرێشەکان و چی لە ئێوە دەسەکەوێت ئێمەشگە لە ئەو تامانە کە لە 20 تامان هەیە ئێمە شربەتی پرتەقال فرێشمان هەیە و شربەتی لیمۆ فرێشمان هەیە ئەتوانی تێکەڵیکەین وکو لیمۆنادا دروستکەین زۆر تامی خۆشە بۆ کەسانە کە حەزەکەن ئەو تامانە تاقینەکەنەوە شتێکی فرێش و سروشتی بخۆن ئێمە ئەومان هەیە و هەروەها شتی ساردەکانیشمانەوە بیرمان نەچێ ئایسکۆفی و ئایسلاتێ و ئاسمۆکەشمان هەیە لەم کەشە گەرمەیە زۆرترین خواست لەسەر کام خواردنەوەیانە شربەتە فرێشەکان یان ئەو خواردنەوە ئامادەکراوەکان یان قاوەکە بە پێ کات کەوتووە سا ئەو ڕۆژی یاری ئەرجنتینەوەی بەرەبیانی بوو زیاتر خواستی لەسەر قاوە بوو چکە ئەوەی کە هاتووە خەویە هاویا بوون منە حەزی لە قاوە زیاترە بەڵام هەنە یاریتە لە ساعات هەشتێکرا لە ساحوتە خەڵک زیاتر خواستی لەسەر شربەتە باشە بە کەسە کاتیەوە هاتووە باسێکی مۆندیال و باسێکی یاریەکان بکەین باشە پێشتر قسەمان کرد بەڵام ئێستا پێم بڵێرەوە سەیف نەگۆڕاوە هەندەری کەم هەڵبژار دەیت یان ئێستا حەزت بۆ هەڵبژاردەی خۆت نەماوە و ئەتەوێ هەڵبژاردەیەکی تر سەرکەوێت ئەو شتانەمان نییە ئێمە هەر ئەرجنتینین بەردەوامە بین ئینشاء ئەڵڵا ئیتر لە بردن لە دۆڕانە هەر ئەرجنتینین یعنی هەڵبژاردەیەکە حەزەکە ها متعا بینیت چێژ بەخشەکە یاریەکان بەتایبەت مۆندیالی ئەم ساڵ ئەرجنتین چۆن یاریەکات یاریەکانی چۆنە بینی پێ باشە؟ والله شتێکی زۆر باشە لە دوو یاریە 5 گۆڵیان کردووە پێنجەکە هەر پاشە بوو وەرە پاشە وەرە بە پێ بڵم ئەمەش کاک ئەحمەدە هەر کە ئێمە بێکۆ لێرە کارەکەین بەس لەسەر دوو هەڵبژاردەکە ڕێناکەین ئەمە پورتوگالە من ئەرجنتینم ئیتر نازانم لە ئەرجنتین و پورتوگال بەریەکە بکەوێت لەواچێ کێشێکمان تێکەوە ئیشەکەمان بە جوانی بۆمان ناکرێت کاک ئەحمەد پێت وایە کە یاری کۆتایی هەڵبژاردەی ئەرجنتین و پورتوگال بەریەک بکەون شەڵاوا بێت ترس نییە ناترسینەوە چێ بەرکاباری پورتوگال ئەزانی بەرازیل ئەی ئەرجنتین دوای نابینم دەشەر بە دروست دەستان خۆش بێت کاکسەی زۆر خۆشحاڵ بووم سواز بۆ ئێوە پێمان خۆش ئێستا بینەری دروستکردنی شەربەتەکانی ئێوە بینیان یەکێک لە قاوەکان بینزانین چیمان بۆ ئامادەکەن خواردنەوەکەمان ئامادە بوو ئێوەش وەرنە ئێرە وەرنە کارگەی کەلتور لەو شوێنێکە دەستگای میدیای کورسات ئامادەی کردووە بۆ نمایشکردنی تەواوی یاریەکانی جامی جیهانی 2026 لەگەڵ خواردنەوەکانی کە لێرە ئامادە کراوە خواردنەوە سارد و گەرمەکان چێژێکی زیاتر ببینن لە بینینی تەواوی یاریەکان.